ڕەوەند لانا سڵاو لە ئێوە و تای بینەرانی خۆشەویستی کورسات و شەشە ڕەنگینەکەی ڕۆژێکی نوێبێت بە ئومێدین هەموو لایەکتان تەندروست باش بن ڕۆژێکی پڕ خۆشی و پڕ ئارامی و پڕ تەندروست باشیتان هەبێت وەکەوەی کە هاوکارانیشم ئاماژەیان بەوە کرد ئێمە ئەمڕۆ لە هاوین هەواری سەرچنارین لێرە بەجی خۆشحاڵیەوە لە ماوەی ڕابردووە چەندین چالاکی جۆرا و جۆر لەلایەن بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ تەواوی ڕێکخراوەکانی منداڵان ئەوانیش ڕێکخراوی ئینتەرسۆز و UNHCR کاری بەردەوامیان کردو بۆ تەواوی خوێندکارانی پەنابەر و تەواوی خوێندکارانی قۆناغەکانی سەرەتایی و هەم ناوەندی و ئامادەیش بۆ ئەوەی زیاتر دەرفەتی خوێندنیان لەلا خۆشەویست بکەن یاخود پرۆسی خوێندن و دووبارە گەڕانەوە بۆ خوێندن لە لای تەواوی خوێندکاران خۆشەویست بکەن لەوەی کە لە ماوەی خوێندنان بەدر لە ئەوەی کە ڕۆژانە سەردانی تەواوی قوتابخانە و خوێندنگاکان ئەکەن ئەم جۆرە چالاکیانەشیان بۆ ساز ئەکەن ناو بەناو بۆ ئەوەی زیاتر خوێندنیان لەلا خۆشەویست بکەن ئەمە ئاماجە سەرەکیەکەی ئەم بابەتە گرنگەیە کە ئەمڕۆ ئێمە قسە و باسی زیاتری لەسەرەکەین جا بۆ ئەوەی پێم خۆشە ورتریش لەسەر تەواوی ئەم تەوەرە گرنگە قسە بکەین پێم خۆشە هاوکارم کەمێک لە وێنەکانتان بۆ بگوازێتەوە پێشتر چەند چالاکیێکی جیاواز تایبەت بە وەرزشی پاسکیل سواری و وەرزش و هەم لە هەمان کاتە گۆرانی و هونەر و مۆسیقا و جگەلەوەش هەندێک لە چالاکیەکانی دیکە وەکۆی ئەمڕۆ ئەیبین لە هاویناواری سەرچنار چالاکی وێنە کێشانە لەلایەن خوێندکارانی پەنابەر ئەم خوێندکارانی کە ئێستا هاوکارم وێنەکانتان بۆ گوازێتەوە تایبەتن بە خوێندکارانی قۆناغی 10 و 11 و 12 کە قۆناغی 4 و 5 و 6 ئەگرێتەوە و لە هەمان کاتە مناڵانی قوتابخانەی ئەحمەد هەردی لێرە بەشدارن بۆیە لە ئازاری میوانەکەشمەوە ئەمێ هەندێک پرسیار بکەم بابزانم ئەمڕۆ چۆن بیریان کردەوە کە خوێندکارانی یەکێک لە قۆناغە سەرەتاییەکان لەگەڵ خوێندکارانی قۆناغی ناوەندی لێرە بە هەماهەنگی لەم جۆرە چالاکیە بەشداری بکەن جا چەند میوانێکم لێرە ئەبێت و لەم سروشتە جوانە و لەم سروشتە دڵگیرەیە خوێندکاران کاتێکی خۆش و کاتێکی ئارامیش بەسەر ئەبن بۆ ئەوەی بتوانن تەواوی کێشانی ئەو وێنانی کە خۆیان لە ناخی خۆیانە یاخود ئەیانەوێت زیاتر چ جۆرە وێنەیەک بکێشن لەم سروشتە جوانەیە ڕەنگە وەکو چۆن ئەڵێ حەز و ئارەزویان ئەچێتە سەر هونەری وێنە کێشانیش جا ئێستا پێم خۆشە بچمە لای زۆر بەڕێز مامۆستا شێرکۆ هاشم کە بەڕێزیان مامۆستای شێوەکارن لە بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی بە خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمان ئابێت مامۆستا شێرکۆ سپاس بۆ ئامادەبوون سڵاو لێبێت و ئەم کاتت باش بێ سەرتا با بپرسم هاوین هەواری سەرچنار هەمیشە کەشێکی زۆر جیاواز کەشێکی دڵگیر و دڵڕفێنی هەیە خوێندکارانیش ئەگەر ناو بەناو بهێنرێت بۆ ئەم جێگانە پێشەوەی باسی چالاکیەکە بکەم تا چەندە لە ڕووی دەرونیەوە بۆ دەرونی مناڵان یاخود بۆ دەرونی خوێندکاران کاریگەریکی باشیە بێت ئەکید ئێمە ئەم جۆرە چالاکیانە کە ئەیکەین بۆ هەموو جۆرە چین و توێژەکانی مناڵان لە تەمەنی مناڵ بێ یان گەورە بێ بۆ ئەوەی کە هەست بە ژینگە کات و ئیسفادە لە ژینگە بکات ئارامی زیاتر بخاتە مێشکیانەوە مناڵ زۆر ئەگۆڕێت تۆ کە بینیتە شوێنە کراوەکان جۆرێکی با بڵین بە عەرەبی پێڵێن ئیلهام ئەو کەسە کە بینێ شتەکە بە واقعی بینێ جۆرێکی جیاوازە وەک لەوەی کە بە مردویی یان بە شێوەیەکی ڕەسم بیبینێ لەو شوێنەیە هەم مێشکی ئەکرێتەوە بە جەوە کراوەکە و هەم بەو ڕنگانی کە تێکەڵە چۆن کەڵک لە ڕەنگەکان ببینێ مناڵیش لەم کاتانەیە دایم حەزی لەوەیە کە واقع شتەکان ببینێ شتەکان بەو جۆرە ببینێ کە هەیە نەک بۆی باز بکرێ شتێک کە بۆی باز کرێ وەکو لە کتێبە لەوانەیە ئیسفادەی لێ بکە بەڵام وەکو ئەوە نییە کە بە واقعی شتەکە ببینێ ڕەنگەکان بە واقعی ببینێ ئەو مێشکەی کە لە ژوورێکی داخراوەیە جۆرێکی جیاوازە وەک لە شوێنێکی کراوەیە شتەکان بە باشترە بینێ ڕەنگەکان جوانترە بینێ پاکترە بینێ مناڵیش هەتاوەکو ڕێنمایی بکەی شت زیاتر وەرەگرێ بەڵام ئەگەر خۆت سەرپشتی کەی زۆر جار لەوانەیە هەندێک شتت پیشان ئەیە ئەوەی کە لە مێشکی خۆیەتی بەڵام ئەگەر بتانی لەم جۆرە کارانەیە لەم جۆرە چالاکیانەیە مێشکی زیاتر ئەکەیتەوە بۆ ئەوەیە کە ئەو مناڵە
داخراو نەبێت لە چوارچێوەیەکی دیاریکراوی مێشی خۆیان بتوانێت فراوانتری کە بتوانێت شتەکان بە جۆرێکی کە ببینێ جیاوازیەکان هەست پێ بکە هەم بۆ وێنەکێشان کەڵکی هەیە هەم بۆ ژیانی ڕۆژانەش کەڵکی هەیە چونکە ئێمە بمانێ نەمانەوێت ڕەنگ جۆرێکە لە ئەو شتانی کە ئەیبینین جۆرێکە لە ستایلی ئینسان مەسەن تۆ جلەکانی کە تەرتیبێکەی ئەبێ بزانیت چ جۆرێک لە بەرەکەی کە کەڵکە لە ڕەنگەکان بینی لە دەرەوە ئەو کاتە تەسیرەکاتە سەر شخصێتی کەسەکەش بۆ جلوبەرجی بۆ ژوورەکەی بۆ چواردەوەرەکەی هەم بۆ هەڵسوکەوت لەگەڵ چواردەوەرەکەی زۆر شت دەگۆڕێ. مامەسا باسێکی چالاکیەکە بکەین ئەمڕۆ چۆن بۆ بیرتان کردەوە وەکو بەڕێوەبرێتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەشی ڕۆشنبیری مناڵان بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی ئینتەرسۆز و UNHCR خوێندکارانی قۆناغێکی سەرەتایی لەگەڵ خوێندکارانی پەنابەری قۆناغی ناوەندی چۆن بوو ئەم هەماهەنگیەتان دروست کرد لە چالاکی وێنەکێشانە بەشداری بکەن؟ بەڵێ بۆی مناڵ ئەگەر تۆ بە یەک چین تەماشایکەی جیاوازیەکان نبینی ئێمە ئەمانەیە جیاوازیەکان ببینین لە ئەو مەرحەلانی کە هەیە لە تەمەنی مناڵیە چ جۆرە بیرکردنەوەیکی هەیە لە تەمەنی گەورەیشە چ جۆرە بیرکردنەوەیکی هەیە لەو کاتەیە ئەبینی مەسەن تۆ مناڵێک هەر ئەمەش مناڵ بۆ کاتی خۆی ئەتوانی ئیسفادەی لەوە بکەیت کە بزانی چۆن مەرحەلەکان فەرق و جیاوازیان هەیە ئەتوانی ئەو مناڵانە با بڵین لەو مەرحەلەی کە ئێستا هەیە لە مناڵیە لە دوایە چۆن پێشی بخەی ئەمەی کە ئێستا هەیە چۆن بتانی پەرەی پێبی ئەجا جیاوازیەکان لەوایە تۆ تەمەنێک لە تەمەنی 8 ساڵەوە بۆ تەمەنی 14 ساڵ فەرق و جیاوازیی ئەو تۆ هەیە ئەبێ ببینی ئەگەر بێت و جیاوازیتیانە بێ مانایە مێشکەکە وەستاوە ئەبێ پێشی بخەیت. دەست خۆش بێ مامۆستاگیان ئامانجەکەی ئێوەش لەوەیە کە هەم تێکەڵاوی و هەماهەنگیەک لە نێوان قۆناغە جیاجیەکانی خوێندکارانە هەبێت و لە هەمان کاتە پرۆسی خوێندنیشیان زیاتر لە لاخۆشەویست بێ ئەمە ئامانجە سەرەکیەکە وایە. بەڵێ مناڵ هەموو مناڵێک ئەگەر تۆ تەماشای مەرحەلەکانی بکەی هەر یەکە و جۆرە مستەوایشی تایبەتی خۆی هەیە مناڵەکانیش کە بینی مەسەن مناڵی گەورە یان تەمەنێکی لە خۆی گەورەتر یان تەمەنی گەورە تەمەنی لە خۆی بچووکتر ببینێ هەست بە جیاوازیەکانەکە لەبەرەوە پێویست وایە تۆ دایم تێکەڵیان بکەی بۆی کە هەر لە هەردوو لە هەست بە جیاوازەکانی خۆیان بکەن. سەر خۆش بێت ڕوونکردنەوەکانت دەستەکانت خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ مامۆستا شێرکۆ هاشم بەڕێزیان مامۆستای شێوەکار لە بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی هاوکاریشم ناو بەناو هەندێک لە وێنەکانی نێو هاوین هاواری سەرشنارتان بۆ ئەگوازێتەوە کە لێرە خوێندکاران با جۆش و خڕۆشەوە لە نێو دنیای خۆیانە وێنەی تەواوی سروشت ئەکێشن بۆ ئەوەی زیاتر هەم لە ڕووی دەرونیان زیاتر ئارام بێتەوە کۆی کە مامۆستا شێرکۆش ئاماژەی پێکرد و لە هەمان کاتە بە حەز و ئارەزووی خۆیان بە ویستی خۆیان ئەو وێنەی کە ئەیانەوێت بیکێشن لێرە لەم سروشتەیە ئەتوانن ئەوەی کە هەیەە لەسەر تەواوی تابلۆکە وێنە جوانەکەی ناو ناخی دڵی خۆیان بکێشن جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێک لەو میوانانی ترم کە بەڕێزیان چاودێری پەروەردەین لە ڕێکخراوی ئینتەرسۆس خاتو هەریار فەرهاتم لەگەڵا بێت خاتو هەریار سلااوت لێبێت بەیانیت باش بێت لەم کەشە دڵگیر و دڵڕفێن و جوانەیە با سەرتا لەوە دەست پێ بکەم خاتو هەریار پێم بڵێ لە ماوەی چالاکیەکانی تایبەت بە خوێندکاران ئەمە سێم چالاکیتانە ئەمڕۆ ویستوتانە خۆیان زیاتر بچنە ناو دنیای شێوەکاری و دنیای هونەریەوە نەک ئەوەی کە بۆ نمونە ئێوە وێنەیەکیان بۆ بکێشن و ئەوان وێنەکە دووبارە بکێشنەوە ئەمە چۆن چۆنی بۆ بیرتان لێ کردەوە. سەرەتا زۆر بەخێر بن سپاسی تایبەت بۆ کەناڵە جوانەکەی کورسات کە هەمیشە هاوکارمانە لە گەاندنی ئەم چالاکیانە ئێمە وەکو ڕێکخراوی ئینتەرسۆس با هاوبەش لەگەڵ ڕێکخراوی کۆمساری باڵای نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری پەنابەران بە هەماهەنگ لەگەڵ بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری منداڵانی سلێمانیا لە درێژەی کاروبارەکانمان بۆ هەڵمەتی گەڕانەوە بۆ پرۆسەی خوێندن هەستاین بە ئەم جامدانی کۆمەڵێک چالاکی جیاواز کە ئەمە ئەمڕۆ بێتە چوارەم چالاکی ئێمە بۆ ئەمڕۆ وتمان دوورکەینەوە لە پۆلەکانی خوێندن و خوێندکارەکان بینە سروشتە جوانەکەی سەرچنارەوە وا لە خوێندکارەکان بکەین کە بە
بە ئازادی خۆیان ڕای خۆیان دەربڕن لەسەر هەر وێنەیە کە ئەیانێ لە سروشتا بیکێشن ئامانج لەمەش چییە گرنگە کە بڵێن ئێمە ئەمڕۆ بەشداریمان کردۆ بە خوێندکارانی پەنابەریش لەگەڵ خوێندکارانی خانەخوێیە بۆ ئەوی کەشێکی وا بۆ خوێندکارانی پەنابەریش بڕەخسێنین کە ئەو هەستەی بۆ دەربکە ئەویش ئازادە ئەتوانێت وەکو هەر خوێندکارێکی تری خۆمان ڕای خۆی دەربڕێت و وێنەکانی خۆی بکێشە لە سروشتا و جیاواز بەبێ جیاوازی ئەگەر ئاگادار بن بەبێ جیاوازی تەمەەن ئێمە ئەمڕۆ بەشداریمان کردو بە خوێندکارانی قۆناغی سەرەتایی و قۆناغی ئامادەیش قۆناغی ئامادەیمان لە کەمپی پەنابەرانی سووریەکان و ئێرانەکان هێناوە خوێندکارانی سەرەتاییشمان لە قوتابخانەی ئەحمەد هەردی و بەشداری پێکردووە. دەستان خۆش بێت ئەمانجە سەرکێکەشتان لەوەیە کە بۆ منە دووبارە گەڕانەوە بۆ پرۆسی خوێندن ئەمە هۆکارێکی زیندووە کە هەم بەوەی کە زیاتر پرۆسی خوێندنیان لەلا خۆشەویست بێ ئەم جۆرە چالاکیانش دەرفەتێکە بۆ ئەوەی ئەو وزە و ئەرێنیانی کە هەیەە بتوانن لە ڕێگەم جۆرە چالاکیانە و زیاتر بەشداری بەڵێ بەدڵنایەوە خۆتەزانی مناڵ حەزێکی تایبەتی بۆ وەرزش و هوەر و میوزیک هەیە ئێمەش هەوڵمانەوە لەسەر ئەم چارچالکی کە کردومانە ئیشەڵا لە ئایندەیەکی داهات و ئایندێکی نزیکە چالاکی تریشمانە بێت تەرکیزی تەواو بخینە سەر باری هوەری و وەرزشی چونکە مناڵ جوڵەیەکی تایبەتی هەیە حەزێکی تایبەتی هەیە بۆ ئەوانش پێویستە ویان لێ بکەین لە پۆلەکان تۆزێک دووریان بخێنەوەوانێ و بەم جۆرە ویان لێ بکەین حەزی خوێندن و ئەم بوارانش ئیهمانەکەن و خۆشەویستتر بێلایەن. پامێکی ترتماوە لە کۆتایە زۆر سپاس بۆ ئێوە دووبارە سپاس بۆ هاوکاریکردنتان ئیشەڵا لە ئایندێکی نزیکە کار و چالاکی تری ڕێکخراوەکەمانە بینن و سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆ هەر بژیت سپاس بۆ خات و هەریار فەرهات بەڕێزیان بەڕێ چاودێری پەروەردەین لە ڕێکخراوی ئینتەرسۆس سپاس بۆ زانیاریەکانی جا ئیستا پێم خۆشە چمەلای ئەم خوێندکارە خۆشەویستانە کە لێرە سەرقاڵی کێشانی ئەو وێنانن کە ئەیانێت بیکێشن چۆنیت باشی پێم بڵێ تۆ خوێندکاری قۆناغی چەنەمیت لەم چالاکیە بەشداریت کرد من پۆلی 12 و حەزم زۆر لەو چالیەکە ڕسمم حەزم زۆر ڕسمی پاریز بیکەم ئەو زۆر دڵخۆشم لەو شوێنە و زۆر جوانە ئەو شوێنە بۆ ڕسمکردن و ئەوشتان زۆر باشە ئەمڕۆ ئەم وێنەی کە ئەینەخشێنی پێم بڵێ چ جۆرە وێنەیەک ئەتەوێت لە سروشتی جوانی هاوینە هەواری سەرچنارە بینەخشێنیت من هاتم بۆ لێرە ڕسمی ئەوە ئاکەم بە سووتیان ڕسمی پاریس زمانەوەیە ئەوتم ڕسمی پاریس و ڕسمی خۆم بە یەک ڕسمەیکەم ئەو نازانم دوای چۆن دەرێتێ. زۆر باشە دەستە خۆش گرنگی ئەم چالاکیانە بۆ تۆی خوێنکار تا چەندە گرنگە حەزت لەم جۆرە چالاکیانە هەیە؟ بەڵێ زۆریش حەزم لەو چالەیەکەینە لەگەڵ هاوڕەکانتان لێرە کەشێکی ئارامتان هەیە و هەم وێنەی سروشتی جوانی کوردستانیش نەخشێنن وەنیە؟ بەڵێ زۆر دڵخۆشی من و هاوڕێکەم هاتین بۆ لێرە دەستخۆش بە قوربان سەرقاڵی نەخشاندنی وێنەکەت بە بچینە لای ئەم هاوکاری تریشمان ئێستاگەر هاوکارم وێنەکەتان بۆ بگازێتەوە لێرە ئەم خوێنکارە خۆشەویستە هەستەکەم هەندێک لە ڕەنگەکانی تێکەڵاو کردویانی بۆ پێی کە سروشت پڕە لە ڕنگ و ئەمیش بۆ پێی کە خوێنکارە ڕەنگە تەواوی مامۆستاکانی هونەر تێکڵاوکردنی ڕەنگەکانیان لە ماوەی خوێندنا زیاتر فێر بکەن و تەواوی ئەو وێنانش کە سەردانی شوێنەکان ئەکەن کە ئەینەخشێنن بە دڵ و دەرونی خۆیان زیاتر لە ناو سروشتا وەکو چۆنەڵی ئیلهامی وێنەکێشانیشیان زیاتر بۆیە و ڕەنگە حەز و خولیاشیان بۆ جۆرێک لە وێنەکان هەبێت کاتێک سەردانی شوێنەکانەکەن با بێم لە لای ئەم خوێنکارە دانیشم گوڵی جوان ئەتوانی ڕوو بکەیتە من توانیت سەیری کامێرەش بکەیت چۆنی؟ الحمدلله باشی تۆ خوێندکاری قۆناغی چەنەمیت وەکو پەنابەرە؟ من خوێندکاری پۆلی 12 پۆلی 12 هەربژیت باشی لە خوێندن؟ الحمدلله تا ئێستا زۆر باشە زۆر باشە ئەمڕۆ لە ناو سروشتی جوانی کوردستانە وێنەی چیمان بۆ کێشی؟ من کەسێکە زۆر حەزم لە پولەکانە بەڵام هاتن بۆ ئێرە بوتن باش شتێک لەسەر پاییز باش شتێک لەسەر پاییز ڕسم بکەن بەڵام چونکە پەپولەکانم وەکو ڕەمزێکە لەسەر مانگی بەهار منیش حەزم لە مانگی بەهارە و حەزم لە مەبەستم وەرزی بەهارە و پاییزیش ینی حەزم پێ بوو کە دەمج بکەم لە ئەم دوو وەرزانە وەرسمەکە ینی پەپولێک ئەکێشم لێرە وەکو هێن تەوام نەکردووە بەڵام پەپولێک ئەکێشم وەکو لە ڕەنگەکانی وەرزی پاییز بەڵێ لەگەڵ ئەو
شتەکانی ئەو ڕنگانی کە من ئەیبینم لەم تابلۆیە تەواوی ئەو ڕنگانەیە کە پێویستە بە وەرزی پاییزەوە لەبەرەوەی ئەم چەند ڕەنگە چۆناڵی هارمۆنیەتێکی زۆر باشەیە لە وەرزی پاییزە تۆش ئەم ڕنگانە تێکەڵاو کردووە پەیامت چیە بۆ خوێندکارەکانی هاوڕێت کە ئەمڕۆ لێرە ئامادەن چیان پێڵێ؟ وڵا ئەم فرسە یعنی شتێکی زۆر باش بوو بۆ من چونکە وەکو من وتم یعنی من تەڵەبەیەک پۆلی دوانزەم زۆربەی کاتم لەسەر خوێندن ئەڕوات بەڵام فرسێک وەکو ئەمە یعنی زۆر شتێکی باش بوو کە هەندێک یعنی نفسیەتی خۆم تەغیر بکەم بە وانەکەشت چونکە زن حەزم پێیە فئەم شتە حەزم پێیە بە هەموو تەلەبەکانی پۆلی دوانزە بڵێم کە ئەزانم کە زۆر سترێسە بێت و کە زۆر سترێسە بێت زۆر دەغت هەیە لەسەر خوێندن بەڵام ئەبێ لە بیرمان نەچێت کە شتێکی کە حەزمان لێ بیکەن زۆر سپاس بۆ ئەو تە جوانانە دۆکو خوێندکارێکی پەنابەر لە قۆناغی ئامادەیی پۆلی دوانزە زۆر باشە دەست خۆش سپاس بۆ کێشانی وێنەکەت باشە یەک خوێندکاری ترماوە ئەگەر دەرفەتە بێ بە لێجوانی لێوەرگرین سلااو چۆنیت؟ باش خۆش بڵێ چ وێنەیەگە نەخشێنی ئەمڕۆ؟ دەیشە سەرقاڵی وێنەکەت بە کێشە نییە وڵایی باشی نەخوازێ زۆر سپاسی ڕێکخراوی ئینتەرسۆسەکەین کە توانی ئەم هەلە بۆ گەنجان بڕەخسێنێت و هەروەها وێنەیەکە کە تعبیر لە سروشتەکە کە توانیمانە بۆ نمونە وێنەی گیتارێکە خەڵک زیاتر حەزی لە میوزیکە لە پاییزە بۆیت حەزم کرد وێنەی ئەمریکی میوزیکی بکێش زۆر باشە ئەم جۆرە چالاکیانە بۆ ئێوەی خوێندکاران تا چەندە گرنگە کاتێک کەڵاو بکرێن لەگەڵ تەواوی خوێندکارانی هەم قۆناغەکانی دیکەش بۆی هەم پەیوەندی کۆمەڵایەتیتان زیاتر بەهێز بێت و لە هەمان کاتە زیاتر ئەزمونیش لە چالاکیەکان یەکتر وەربگرن تا چەندە گرنگە زۆر گرنگە ئەم چالاکیانە کە ڕوودا زۆر سپاس ئەم ڕێکخراوەکەین کە توانیوێتی ئەم هەلە بۆ گەنجان بڕەخسێنێ کە زیاتر خەڵکی تازە بناسین مامۆستای تازە بناسین ئەزمونونەکانی خۆمان دەرخین بۆ گەنجان من بیرم چوو پێت بەڵام خوێندکاری قۆناغی چەند بوو؟ پۆلی دوانزەیم دەست خۆش باشی لە خوێندن؟ منیە باش زیرەکی الحەمدولله سپاس بۆ بەشداریکردنت بەڵێ ئەمە تەواوی ئەو چالاکیانە بوو کە ئەمڕۆ لە هاوینە هەواری سەرچنار لە ڕێگەی تەواوی میوانەکانمەوە هەندێک زانیاری گرنگمان بە ئێوە بەخشی هیوادارین ئەم جۆرە چالاکیانە بۆ تەواوی خوێندکاران لە سەرجەم ناوەندەکانی خوێندنە بە تەواوی منداڵانی ئاسایی و خوێندکاران یاخود مناڵانی پەنابەر و خوێندکارانی پەنابەر بتوانن تێکەڵاوی منداڵان یاخود خوێندکارانی ئاسایی ببنەوە بۆ ئەوەی هەم پەیوەندی کۆمەڵایەتیان بێز بێت هەم لە تەواوی چالاکیەکانی یەکتریشە زیاتر بەشدار بن و هەماهەنگ بن ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرموون